دیارە پرسی دارایی هەروەها لە نێویشیاندا پرسی ئەو 200 میلیارد دینارەی کە بەغدا دەینێرێت بۆ هەرێمی کوردستان مانگانە بۆ دابشکردنی موچە و تەواوکردنی ئەو بڕا داهاتەی کە لە حکومەت و یاخود خەزێنی حکومەت هەرێمی کوردستاندا هەیە بۆ دابشکردنی موچەی سەرجەم وزارەتەکان و بەڕێوەبەرایەتیەکان لە هەرێمی کوردستاندا بە بەردەوامی ئەم 200 میلیارد دینارە کێشەی بۆ دروست بووە لە ڕابردووشدا نەناردنی ئەم 200 میلیارد دینارە کێشەی بۆ موچەی موچەخۆران دروست کرد تا تەسەر ئەوەی کە تیمی حکومەتی هەرێم ماوەیەکی زۆر لە کۆبوونەوە بوون لەگەڵ حکومەتی ناوەندیدا بۆ ناردنی ئەم بڕاپارەیە بۆ ئەوەی بتوانن لەگەڵ ئەو داهاتی لە خەزێنی حکومەتا هەیە ببێتە تاواوکەرێک بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی پێ دابینکرد. ئێستادا دنگۆیەک هەیە لەسەرەوەی کە ئەم 200 میلیارد دینارە ڕەنگە حکومەتی ناوەند چی دیکە نینێرێت بۆ هەرێم. دیارە ئەمەی شوەکو لێکدانەوەیەک بۆ ئەو فشارانە باسی لێوە دەکرێت کە دەخرێتە سەر هەرێمی کوردستان. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت کە ئەو ئابوووریانە وەزعی هەرێمی کوردستان و عێراقمان بۆشی دەکاتەوە لەسەر ڕقەمەکان لەسەر ئەو ژمارانی کە هەیە لە دارایی هەرێم و هەروە بەغدا. میوانەکەم بەڕێز یاد نەوزادە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لێرە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی منن. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت. ئەم دەنگۆیە تا چەند ڕاستە و ئەگەر ڕاست بێ هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ سەبارەت بە ناردنی 200 میلیارەکە هەر لە سەرەتاوانێت دەتوانین بڵین بابەتەکە سیاسی بووە نەک دارایی یاخود ئابووری واتەوە پێ ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بووە و لە ژێر فشاری کازمیدا ئەمە نێردراوە پێشتر چونکە هەر لە سەرەتاوە وەزیری دارایی عێراق عەلی عەلاوی ڕەزامەند نەبووە یاخود واژووی لەسەر نەکردووە بۆیە 200 میلیارەکە هەتا ئێسش لە بودجەی عێراقدا لە 2021دا ئاماژەی پێنەدراوە و 2022 تا ئێستا کە عێراق خاوەنی بودجەی خۆی نییە واتە لە پەرلەمانەوە نەنێراوە هیچ گفتوگۆیەک لەبارەی 200 میلیارەوە لە ڕووی یاسایی بوونیەوە نییە بە حەقەت ئەوەی ڕوویداوە لە ڕابردوودا و هەتا ئێستاش تەنیا بەپی ڕێکەوتنی سیاسی و هەلومەرجەی لە عێراقدا هەیە بیرت نەچێ ئێستا نرخی نەوت زۆر زیاترە لەوەی کە ساڵانی پێشووی یاخود لە مێژووی عێراقدا لە مانجێکدا باهی 11 میلیارد دلار نەوت دەفرۆشێ بۆیە ئابووری عێراق هێندە بەهێزە یاخود لە ڕووی داراییەوە هێندە دەوڵەمەندە ئەو 200 میلیارەکە بە نزیکەی 138 میلیۆن دلار دەکات هیچ کاریگەریشی لەسەریان نییە ینی لە ڕووی توانای داراییەوە بۆیە ناردنی زۆر ئاسانە لەلایەن حکوومەتی ناوەندەوە بەڵام تەنیا گرفتەکان گرفتی سیاسی و ڕێکنەکەوتنی لایەنەکان و لاوازیێکە بۆ هەرێم بەتەشید خۆی لە پرۆسی هەڵبژاردندا نزیکەی 8 مانگ تێپەڕێ لە دوای هەڵبژاردنەکانەوانێ دەبینین پێکنێنانی حکوومەت و ڕێکنەکەوتنی لایەنەکان و یەکلانەبوونەوەی کوردیش لە عێراقدا بە شێوەیەکی گشتی کە کاریگەری هەبووە لەسەر دواکەوتنی پرۆسی سیاسی ئەمە هەمووی وای کردووە کە زۆر جار گوشارەکان سیاسیە و زۆر جارەمە ڕوودەدات کە 200 میلیارەکە دواکەوێت ناینێرن دواتر ڕێکەوتنی هەرێم و بەغداتەوە پێشەوانی پێویستیان بە کوردە بێجاریشتر دەینێرنەوەیانی ئەم پرۆسەیە هێندەی ڕەهەندی سیاسی هەیە ئابووری و دارایی نییە بە حەقەت. باش مامۆستا دەمەوێت بزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە پێویستی بۆ 200 میلیارد دینارە هەیە فعلەن بۆ دابشکردنی موچە یاخود دوو استحقاقێکی خۆی ئەیبینێت لە پشی عێراق بۆ دارایی هەرێم خۆی کێشەکە ئەوەیە حکوومەتی هەرێم ئێستا بەپی بارودۆخ وەکو عێراق گەر تەماشایکەین بۆ نمونە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان گەیشتۆتە 120 دلار شتێک کەمتر حکوومەتی هەرێم مەڵێمە $10 کەمتر دەیفرۆشین واتە ئەگەر بە 110 دلاریش بیفرۆشێت بەرمیلێک نەوت واتە کەمتر لە سعری سۆمۆ 460,000 بەرمیل نەوت دەفرۆشێ ڕۆژانەیان بەرەمێنێ ئەنێرێتە دەرەوانێ کە داهات یەک ڕۆژی 150 میلیۆن دلار دەکات ئەگەر کەڕەتی سیکەین لە مانگەکەیە چێتە ملیارێک و 500 میلیۆن دلار بەپی ئەو داهاتانی کە حکوومەت ئاماژەی پێکرد بۆ خۆیان ڕوونکردنەوەیاندا لە ماوانی پێشواکە لە 142 داهاتی نەوت دەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم ئەگەر لەو ملیار و نیوە لە 142 دەرکەین تقریبان 635 میلیۆن دلارێک دەمێنێتەوە ئەمە ئەگەر بە دینار مامەڵی لەگەڵکەین یان بیکەینەوە بە دینار لە بەرەوەی موچە بە دینارە ئەچێتە سەر و 940 میلیارد دینارەوە مانگانە ئەم داهاتەش تقریبان 890 میلیاری پێویستە بۆ موچە خۆران لە هەرێم واتە 50 بۆ 60 میلیارد دینارێک ئەمێنێتەوە ئەمەی کە من قسەم لەسەر کردنیا لە فرۆشتنی نەوتە
بەدەر لە خاڵە سنووریەکان و باجوگ و مرگ و داهاتی ناوخۆیە بۆیە منیشڵێم حکوومەتتی هەرێم لە ئێستادا بەڵێ بە پێ و نرخەنەوتەی کە هەیە ئەگەر گۆڕانکاری زۆر بەسەر نەیە زۆردانە بەزێ بەڵێ توانێت بەبێ هاوکاری عێراق موچە دابین بکات و بۆش بانی کاریگەری چوای لەسەر نابێ و 200 ملیارە هەرچەنە گەربی نێرێمە بۆ بابەتەکانی تر سێکتەری وەبەرهێنان و ئەوە حکوومەتتی هەرێم چەند ڕۆژێکە باز لە پاڵپشتیکردنی نرخی بنزین دەکات بۆ هاوڵاتیان کە لیتری بە 800 دینار بە بۆیە نزیکەی 400 دینار بۆ هەر لیترێگە بێت حکوومەت خۆی بیدا و زەرەرە بۆ ئەم بابەتانە بەڵێ حکوومەتتی هەرێم پێویستی بە بودجەی زیاتر هەیە بۆ بوارەکانی وەبەرهێنان و ڕێگاوبان و کۆمەڵێک پرۆژە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی وشکە ساڵی و ئەمانە یعنی شتێک نییە بڵین پێویستی پێی نییە بەڵام لە ڕووی ڕێککەوتن و سیاسیوانەیە حکوومەتتی هەرێم لە ئێستادام قسەی کە دەیکەم بەهێزتر دەردەکەوێت بە حکومیەوەی حکوومەتتی عێراق پەرتەوازەیە و بودجە نیە ئەم پەرتەوازەیە کاریگەری لە دارایی هەرێمەکە بە حکومیەوە کاریگەریکی باشیە چونکە نرخی نەوتیش پارە دەکات واتە حکوومەتتی هەرێم زۆر سازش بۆ بەغداد ناکە واتە بەڵامکەیسی نەوتەکاتەوە زۆر ڕاستە ئەمە ینی ئەم کەیسانە من لەو تەسەورەیەم هەمووی سیاسی بێکە وروژێنرێ ئەجینا حکوومەتەکانی پێشوش هەتا ئێستا بەردەوام پرۆسی دەرێنانی نەوت لە هەرێم هەر بەردەوام بۆ لە ساڵی 2007 تا ئێستا و ئەی کەیسەکان بۆچی لە کاتی بۆ نمونە هەڵبژاردنیان یەکلابوونەوەی سەرۆکوەزیران و سەر کۆماری عێراق و بۆم بابەتانە زیاتر وروژێنرێ یاخود بەکار دەهێنرێ بۆی وەکو کارتێکی فشار لەسەر کورد و حکوومەتتی هەرێم بچنە ژێرباری ئەو داخوازیانی کە حکوومەتتی ناوەندهەیەتی بەڵام من لەو باوەڕدانیم دۆخەکە بە شێوەیەکی گشتی و ئیقلیمی و جیهانی شەیەمە بیرمان نەچێ هەم ئابووری هەم سیاسەتی عێراق بەدەست عێراق و عێراقیەکانەوە نییە بەگشتی وڵاتانی دراوسێ وڵاتانی ئیقلیمی وڵاتانی جیهانی ڕۆڵی گەورەی تیا بینن ڕۆڵی یەکلاکەرەوەی تیا دەبینن ڕۆڵیانە بێت لە ڕادەستکردنی یاسای نەوت لە ئێستادا زیاتر نەوت باسی لێوە دەکرێت یاسای نەوتی هەرێم بەناوەند ئەم وڵاتە نێودەوڵەتی و ئەقلیمیانە ڕۆڵیان دەبێت لە گەڕانەوە دۆسی نەوت چۆن لە ڕابردوودا زۆر باز لەوە کرا لە دەستی حکوومەتتی هەرێمدا نیە ئەمە وەڵامەکەی خۆی لە خۆیدایە ئەگەر لە دەستی حکوومەتتی هەرێم نییە کەواتە لە دەست وڵاتانی ئیقلیمی و دراوسێ بێ کەواتە زۆر قورسە بۆ عێراق بتوانێت دەستی بەسەردا بگرێ ینی ئەمە وەڵامی ئەو پرسیارانێ ئایا هەرێم تەسلیم دەبێ بۆ واقعی کە لە عێراقدا هەیە باوەڕ ناکەم وا بە ئاسانی چه هەرێم چه عێراق بکەون لە ڕێکەوتن چونکە بابەتی عێراقیش بەدەست خودی حکوومەتتی عێراقەوە نیە کێشەکە ئەوەیە ینی بابەتی عێراقیش مەلەفی نەوت یاخود غاز یاخود کارەبا بە تایبەت هەموو مەلەفەکانی عێراق بە شێوەکان گەندەڵێکی زۆر و بە هەدەردان و پارێکی زۆر خوراوە و زۆرێک لە حیزبەکان و میلیشیاکان دەستیان بەسەرداگرتووە ینی عێراقیش من بەو وڵاتە سیستماتیکە یاخود خاوەن بڕیارە یاساییە نابینم ینی بۆ خۆشی کۆمەڵێکی زۆر لە مەلەفی گەندەڵی و فەساد و کاری میلیشیا و حیزبەکان دەستیان بەسەر وەزارەت و ئەوە داگرتووە بۆیە خۆی خودی عێراق پێویستی بە چاکسازی ڕیشەی هەیە بۆیە کاتێکە ئەو داوای چاکسازی لە هەرێم دەکایە خود باس لە گەندەڵی لە هەرێم دەکات بۆ خۆشی هەمان چارەنووسی هەیە من تەنیا ئەوەندەی دەبینم دۆخی ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستان پەیوەستە بە دۆخە سیاسیەکەەوە دەبینیت چەق بەستوی سیاسی ئەوەی کە ڕوودەدا لە عێراق لە ماوەی 8 مانگدا هەتا ئێستا کاریگەری و ڕنگدانەوەی هەبووە لەسەر کۆی گشتی عێراق و هەرێمیش چونکە ئەو نرخی نەوتەی کە ئێستا هەیە بەڵێ دکتۆر مامۆستایە دەگەڕێمە وڵات بەڵامی سەر ڕاستەخۆ کۆنفرانسێکی ڕۆژناوانی لیژنەی بەرەنگاربوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە لە سلێمانی هەیە کۆنفرانسەکە دەگوازینە و درێژە بە گفتوگەکانم دێدەم لەگەڵ میوانەکەمە بەردەستیان کەوتووە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆلێرامان لە پارێزگای سلێمانی ڕاگەیاند بەهۆی چەسپاندنی 10 حاڵەتی کۆلێرا لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی کە لە هەمان کاتا لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراقیش ئەم حاڵەتانە تۆمار کراون بۆ بەرانگەربوونەوەی ئەم دۆخە ئێمە لەسەر ئاستی پارێزگا و لەسەر ئاستی یەکە کارژێڕیەکان ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆلێرامان ڕاگەیاندووە لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەکەین
کە پابندی تەواوی ئەو ڕێنمایانە بن کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە سلێمانی پێشکەشیانەکە دوو سەرچاوەی سەرەکی بڵاوبوونەوەی ئەم پەتایە گەڕێتەوە بۆ بەکارهێنانی ئاوی پیس و بۆ خواردنی پیس. بۆیە هیوادارم هەموو هاوڵاتیانی خۆشەویست هاوکار و هەماهەنگمان بن. دام و دەستگای تەندروستی ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە توانیویانە چارەسەر بۆ 4,000 کەس بکەن و ئیستا لە ناو نەخۆشخانەکانمانە 3,965 نەخۆش چارەسەر وەرەگرن. ومێ دەکەین کە هاوکاری دام و دەستگا تەندروستیەکانمان بکەن. دام و دەستگای تەندروستی ئێمە بە پشتیوانی هەموو لایەک ئامادەیە بۆی بتوانێت چارەسەری ئەو نەخۆشانە بکە کە پێویستە هەر لە سەرەتاوە هەر کەسێ گومانی ئەو حاڵەتەی هەبوو تووشی سکچون و ڕشانەوە بوو پەیوەندی بە نزیکترین بنکەی تەندروستی لە گەڕەکەکەیەوە بکە و خۆی ئیهمال نەکە، نەمێنێتەوە بۆ چەند ڕۆژێک تا تووشی وشکبوونەوە بێ، تا تووشی دۆخێکی خراپە بێ. ڕاستەوخۆ پەیوەندی بە ناوەندە تەندروستیەکانەوە بکە. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و سەرمایی مرۆیی ئێمە لێرە کەرەستە و پێداویستی و دەرمان و چارەسەری پێویستی ئامادە کردووە بۆی بتوانێت ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بێتەوە و چارەسەری پێویست پێشکەش بکە. بەڵام ئەوەی ئەمە بنەبڕەکە و کاتەکەی کەمەکاتەوە و ئاکا دێمە لە ماوەیەکی پێوانەیە کۆلێرا تێپەڕێنین بەڕاستی وشیاری هاوڵاتیانە خۆپاراستنە نەک چارەسەرکردن. بۆیە لێرەوە داوا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین لە هەموو دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتی زانکۆ، پەروەردە، ئەوقاف، گەشت و گوزار، ڕۆشنبیری، خۆپاراستنی تەندروستی، کشتتوکاڵ، ڤێتەرنەری و ئێوەی خۆشەویست هاوکار و هەماهەنگمان بن بۆی بتوانین ڕوبەڕووی ئەم بارودۆخە تەندروستیانە هەموارە بینەوە کە هەڕەشە لە ئاسایشی تەندروستی گشتی و تەندروستی گشتی و تەندروستی تاگەکات. بە دڵنیاییەوە گەر هێمەمان توانیمان هاوکار بین و سەرچاوی ئاوە پیسەکان واز دەبێنین کە ئێمە ئیجراعاتی پێویستمان گرتووەتە بەر داوا لە هاوڵاتیانەکەم هاوکارمان بن و لێرەشەوە داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان کردووە کە بە خێرایی بودجەیەکی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی ئەم بارودۆخە تەرخان بکە. داوامان لە دام و دەستگا خزمەتگوزاریەکانمان کردووە کە ئەو شەمعانە ئەو شوێنانی ئاویان نییە بە تەنکەر بۆیانە چێ ئەو شوێنانی ئاوەکانیان پیسە جا ئەو شوێنانە ماڵ بن، چێشخانە بن، شوێنی گشتی و دام و دەستگای دەوڵەت بن، شوێنی ئاینی و پەرستگا و مزگەوتەکان بن. پێویستە ئەو شوێنانە خۆیان و ئەو کەسانە خۆیان ئەو ئاوانە بۆ خواردنەوە و بۆ بەرکەوتنی مرۆڤ بەکار نەهێنن تا ئەم بارودۆخانە تێئەپەڕێنین و ئێمەش هەموو دەسەڵاتێکی تەواومان ناوە بە لیژنەکانی قایم قامێت و ئەو لیژنانی دروست کراون لەسەر ئاستی قەزاکان و ناحیەکان هەموو دەسەڵاتێکی تەواویان لەگەڵ دام و دەستگا پۆلیسی و ئەمنیەکانە هەیە ئیجراعاتی پێویست بکەن و ئەو شوێنانی کە سەرچاوەی خواردنی خراپن سەوزەیەکن کە بە ئاوی ئاوەڕۆ ئاوە درێن، ئاوێکن کە سەرچاوی ئاوەکە پیسە وابێ بە سەرچاوی توشبوونی خەڵک دابخەن و ڕێگری بکەن. ومێ دەکەم هەمووتان هاوکار و هەماهەنگ بن بۆی چۆن توانیمان قۆناغی سەختی کۆرۆنا تێپەڕێنین بتوانین ئەم دۆخەشی لە کۆلێرای هاتۆتە پێشەوە تێیپەڕێنین. ئێستاشان خۆشەویستانە چێ بەڕێز کاکتۆر سەباح کە من بەڕاستی زۆر سوپاسیانەکەم ماوەی چەند ڕۆژێکی زۆرە کە هەموو تیمەکانیان تەرخان کردووە هەموو ناوەندە تەندروستی و نەخۆشخانەکانیان ئامادە کردووە و ئیستا تیمەکانی عێراق لێرن و دەستخۆشیان لێکردوون. ئێمە ژۆک و پێشوو دەستخۆشیان لێەکەین و برای بەڕێزم کاکتۆر نەجمەدین بەڕێوەبەری نووسینگەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لێرن و ئێمە لەگەڵ هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان و یەکە کاتژێڕیەکان لە کۆبوونەوەیە بووین بە نوێنێرایەتی هەمویان لێرە ئامادەین بۆی کە بە هەمومان بتوانین بە پشتیوانی هاوڵاتیانی خۆشەویست ئەم دۆخە تێپەڕێنین. ئێستا گە ڕوونکردنەوەکیانە بفەرمون. ڕۆژتان باش بەڕێزان، زۆر سپاس بۆ برای بەڕێزم جەنابی پارێزگاری سلێمانی کە دکتۆر هەپاڵ بۆ ڕوونکردنەوەکانی. دیارە ئێمە ئەمڕۆ پاژەوەی کە ئەنجامەکانی پشکنینەکانمان لە بەغدای پایتەختەوە بڵێن کۆنفێرم کرا کە ئەو حاڵەتانەی ئێمە ناردوومانە کۆلێرایە و برای بەڕێزم دکتۆر هەپاڵ ئاماژەی پێیە کە 10 حاڵەت لە پارێزگای بڵین لە بەغدا کۆنفێرم کراوە، بەڵام ئێمە تا ئێستا خۆمان لێرە 56 حاڵەتمان لە پارێزگای سلێمانی بە پۆزتیڤ دەرچووە. بۆیە وەزارەتی تەندروستی عێراق پێی ڕاگەیاندین کە بێ ئێمە حاڵەتی ئیمەرجنسی و حاڵەتی تەواری کتوپڕ لە پارێزگای سلێمانی ڕابگەێنین و لیژنەیەکی ڕوبەڕووبوونەوە بۆم حاڵەتە پێک بێندێت بە سەرۆکایەتی جەنابی پارێزگاری سلێمانی و هەموو لایەنانەی کە پەیوەندیدارن بەو بابەتەوە. من زۆر ناچمە تەفاسیلی بابەتەکانە، ئەوی زۆر گرنگە پێتان ڕابگەێنم بابەتی کۆلێرا جیاوازە لە کۆڕۆنا. کۆلێرا نەخۆشیەکی زانراوە
ئەزانین هۆکارەکەی چییە، ئەزانین چارەسەرەکان چییە، ئەزانین چۆن کۆنتترۆڵی یەکەین. بەڵام لەگەڵەوەشدا کۆلێرا نەخۆشیەکی ترسناکە، ئەبێ هاوڵاتیان زۆر وریای بن لە نێوان مەرگ و ژیانە خەتێکی زۆر باریک هەیە و ئینسان ئەو کەسانەی کە تووشی کۆلێرا بن ئەگەر زۆر وریای خۆیان نەبن بە ئاسانی لەوە چێ گورچیلەکانیان لەدەست بن، پاشان ژیانیان لەدەست بن و ئەکرێ زۆر بە ئاسانی ئەو کەسانە چارەسەر بکرێن بە چەند کاتژمێرێک ژیانیان لە مردن ڕزگار بێ. بۆیە کۆلێرا گرنگە بەڕێزان و داوا لە هاوڵاتیانەکەم تکایە بە مێشکێکی کراوە بە بیرێکی کراوە گوێ لەم قسەیە بگرن. کۆلێرا نەخۆشیەکی ترسناکە، بەڵام نەخۆشیەکە زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت و لە چەند کاتژمێرێکە ئەتوانین ژیانی ئەو کەسە بپارێزین و لە مردن ڕزگاری بکەین. بۆیە سەرچاوەکەشی تەنها ئاوی پیسە و ئاوی پیس خۆی بە ڕاستەوخۆ یانەوە تا بە ناڕاستەوخۆ کاتێک بۆ هەر جۆرە خواردنێکی تر ئامادەکرێت ئەم ئاوە بەکاربێ. پێویستە لێرە هاوڵاتیان ئەم ڕاستیان لابێ نابێ ئاوێک بخۆنەوە کە دڵنیانی لەسەر چاوەکەی. تکایە ئەم ماوەیە چەند ڕۆژێکە، چەند مانگێکە، چەند هەفتەیەکە بە زووترین کات ئینشەڵا حاڵەتەکە کۆنتترۆلەکرێت. با ئەم ماوەیە زۆر ئاگایان لە ئاوی پاک بێت و دەست و دەموچاویان زۆر بە ئاوی پاک بشۆن و هەروەها دوورکەونەوە لەو خواردنانەی کە گومان نەکرێ ئاوەکەیان ئاوێکی پاک نەبێ، وەکو شتنەوەی سەوزە لە چێشتخانەکانە بە هیچ شێوەیەک نابێ ڕێگەی پێ بدرێ و بێ هاوڵاتیان ئەگەر هەش بێ خۆیان نەیخۆن و هەروەها ئەو ساردەمەنی و شەربەت و شتانەی کە لە دوکانەکان دروست دەکرێت ئەبێ خاوەنکارەکان پابند بن بەوەی ئاوی پاکی بۆ بەکارێن کاڵێن ئاوی پاک ئاوی ناو دەبە گەورەکان بە هیچ شێوە ڕێگە پێدراو نییە ئاوی بیر و ئاوی سەرچاوەکانی تری ئاو بەکاربێنرێت و هەروەها هەموو ئەو چێشتخانە و ڕێستۆرانت و کافتریا شتانەی کە شوێنە گشتیەکان کە ئاوی تیا بەکارێت ئەبێ سەرچاوی ئاوەکەی دیار بێ و هەروەها مزگەوتەکان لەبەرەوەی مزگەوتەکان بەشێک لە ئاوەکانیان ئاوی بیر و کارێزە تکاکەم لە هاوڵاتیان تکا لە مسلمانە بەڕێزەکانەکەم دڵنیا بن لە سەرچاوی ئاوەکە نەیخۆنەوە لە کاتی دەستنوێژیشە بۆ دەموچاوەوانە ئەبێ زۆر وریابن چکە بێتەوەی گواستنەوەی نەخۆشیەکە. داوا لە ڕاگەاندنەکانەکەم پشتیوانمان بن لە هەموو عێراقا کۆلێرا بڵاوە بێتەوە تکایە بە پارێزگای سلێمانی ناشرین نەکرێت لەبەری ئەوە بە ڕێنوێی هاوڵاتەکانمان بکەن و پشتیوانمان بن بۆ ئەوی بە زووترین کاتەم حاڵەتە کۆنتترۆل بکرێ و ئێمە ڕێکاری زۆر زانستی باشمان گرتوتە بەر، ڕێکاری کارگێڕی ڕێکاری داراییمان گرتوتە بەر بە زووترین کات ئینشەڵا هەوڵ دەین ئەوەی کە ئێمە دامانەوە لە ماوەی مانگێک بۆ مانگونوێ بتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین ئەگەر هەموو لایە پشتیوانمان بن و کەمترین زیانمان هەبێ. بە دووبارە سپاستانەکەم ئەگەر کاگی تۆ نەژمەدین شتێکی بێت بابەتی کۆلێرا بابەتێکی زۆر جیاوازە. کۆلێرا تووشی کۆئەندامی بڵین هەر سوچگەرە بێت و نیشانەکانی ئەوەیە خەڵک تووشی سکچون و ڕشانەوە بێت و ئەبێت هاوڵاتیان زۆر ئاگایان لەوە بێت ڕێژەی ئەوانەی کە میزکردنیان کەمە بێتەوە و بڵین دەمیان وشکە بێتەوە و ئەزانن سکچونیانەیە جۆری سکچوونەکە لە جۆری ئاوە بڵین ئەوەندە ئەینە لە چەند کاتژمێرێک یا خولەکێک بە تەواوەتی کەسەکە وشکەکاتەوە و ئەیباتە حاڵەتی شۆک وەیە هەر هاوڵاتیەک سکچوونی هەبوو تکایە بە زووترین کات بچێتە نزیکترین بنکەی تەندروستی لە ماڵەکەی و پابند بێ بۆ ڕێنمایانەی کە پزیشکەکانە یەنێ بە تایبەتی لە قۆناغی یەکەمە خواردنی ئاوی مغەزی بە لە ڕێگەی دەمەوە زۆر گرنگە تکایە یعنی ئەگەر نەخۆشەکە ئاوی مغەزیشی لە ڕێگەی دەمارەوە بۆ دابنێن هەرە بێ ئاوی مغەزیەکەی دەمەکە بخوا ڕاستە لەوە چێ تامەکەی زۆر گونجاو نەبێ لەوە چێ زۆر مەقبول نەبێ بەڵام زۆر گرنگە بۆ پاراستنی گوشیلەکانیان وەڕێزان ئەمە ئەگەر ینی مردنیشی بە دواوە نەبێ سزبوونی گورچیلەکان هەر ڕۆژە و مردنێکە بۆ نەخۆشەکە هەموو هەفتەیەکە بێ 3-4 جار بچێت شتنی گورچیلە بکات دوایەوە لەبەرەوە مزعافاتەکانی زۆر ترسناکە داواکەم چارەسەرەکەی زۆر ئاسانە تکایە بە دەستی خۆتان
ژیانی خۆتان مەخەنە مەترسیەوە بە زووتر. بۆ ئەم قۆناغە هەموو ئامادەکاریی تەواومان کردووە، شتی پێویستمان لەبەر دەسە، هیوادارین ژمارەکە ئەوەندە زیان نەکا، پێداویستیەکانمان کەم کا، بەڵام بەسپاسەوە هەم وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، هەم جەنابی پارێزگاری سلێمانی، هەم وەزارەتی تەندروستی عێراق، هەم ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەم خۆشمان ئامادەکاری تەواومان کردەوە، بەڵێنمان لەوان وەرگرتو ئەگەر پێداویستیمان نەبێت بە زووترین کات بۆمان جێبەجێکەم، باوەڕ ناکەم کێشەیەوەمانە بێت، تەنها کێشەی شوێن کێشەیە، بۆیە ئەبێ هاوڵاتیان زۆر زۆر پابەند بن. بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیت هەن کۆنفرانسی ڕۆژنامانی لیژدەی بەرەنگاربوونەوەی پەتای سوکچوون و ڕەشانەوە بوو، وەکو هەریەک لە پارێزگاری سلێمانی و هەروە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی باسی لێوە کرد. لێستادا 10 حاڵەتی توشبوون بە پەتای کۆلێرا لە شاری سلێمانی تۆمار کراوە. پارێزگاری سلێمانی باسی لێوە کرد کە ئەوان داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆ تەرخانکردنی بودجەیەکی پێویست بۆ ڕووپەڕووبوونەوەی ئەم پەتایکە لە ئێستادا بڵاو بێتەوە و هەروەها ڕێماییان بە هاوڵاتیاندا وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی کە لەم ماوەیەدا کەمترین ئەو خواردنانە بخۆن کە خاوێن نین و هەروەها گرنگی بە ئاوی خاوێن بدەن، بە تایبەتی ئاوی بیرەکان و دوورکەوتنەوە لەو ئاو خواردنە مەنیانی کە لەرێ و تەپۆدۆرەکاندا لە بازاڕ و شوێنە گشتیەکاندا دەفرۆشێت و بە شێوەیەکی گشتی داوایان لە هاوڵاتیانیش کرد کە خۆپارێزی ئەنجام بدەن بۆ ڕووبەڕووبوونەوە و توژنەبوون بە پۆتای کۆلێرا. بەردەوام بم لەسەر گفتوگۆکانم لەگەڵ میوانەکەمدا لەسەر پرسی نردنی 200 میلیارد دینارەکە. مامۆستا لەو بابەتەیە بووین کە نەناردنی 200 میلیارد دینارەکە و هەروە پرسی ڕۆژی عێراق و کۆی پرۆسی سیاسی عێراق چ کاریگەریەکی لەسەر وەزعی هەرێمی کوردستانیش کردووە. دێمە سەر پرسی پاشەکەوتی موچە لە ڕابردوودا ئەمەیەکێک بوو لە گرفتە سەرەکیەکان کە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا، یعنی پێشبینی ئەکەن لە ماوەیەکی یاخود لە ئایندەیەکی کووردا دووبارە پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستان بۆی نەناردی ئەم 200 میلیارد دینارە ڕووباتەوە؟ بەڵێ وڵی هیواخوازنین بە حکمیەوەی کە نرخی نەوت پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە، داهاتی هەرێمیش بە شێوەیەکی زۆر پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێ، بۆیە هەتاکو نرخی نەوت لە $100 و بەرەو سەرەوە بمێنێتوانێ کێشەی موچە و بودجە بۆ هەرێمی کوردستان باوەڕ ناکەم جددی بێ یاخۆ دروست ببێت، بەڵام لە ئەگەری دابەزینی دووبارە و نەناردنی 200 میلیارەکە لەلایەن بەغداوە حتمما ئەو قەیرانە ڕوبەڕووی هەرێم دەبێتەوە جاریشی تر، بەڵام هیواخوازم لەگەڵ پێکەوەنانی حکوومەتی نوێی عێراق و ناردنی بودجە عێراق بۆ پەرلەمان و یەکلاکردنەوەی کێشەکان لە ڕووی یاسا و دەستورەوانێ زامنی مافی کورد بکات لە عێراقدا و بتوانێت ئەو کێشەی چارەسەر کا کە چەندین ساڵە گیرۆدەین بەدەستێوانێ لە نەناردنی بەشە بودجەی هەرێم و زۆر شتی تر ئێمە لە تازەترین ئەو ڕووداوانی لە عێراق ڕوویدا پەسەندکردنی یاسای خێرای ئاسایشی خۆراک بووکە زیاتر لە 25 تریلیۆن دینار ئەمە وەک جێگرەوەیکی بودجە ئەتوانین نایبنین لە پەرلەمان پەسەند کرا بۆ تەواوی وەزارەتەکانی عێراق بەدەر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان واتە لەمەش جاریش تر کورد بێبەش کرا. بەڵام کورد دەتوانێت خۆی قەرەبووی ئەم پرۆژەیە سایە بکاتەوە بۆ هەرێم؟ بە حەقەت ڕۆڵی کورد زۆر کاریگەر نەبووە لە بەغداد و کورد لە وەزارەتەکانی دارایی لە وەزارەتی نەوت لە وەزارەتە حەساس و استراتیژیەکان نوێنەروبوونی نییە. ئێستا سەدان پۆست هەیە کە هی کووردە مستحقی کووردە بەپی هەڵبژاردن تا ئێستا نراوە بە کوردی یاخود بە بەتاڵی ماوەتەوە لاوازی کورد لێرەوە دەردەکەوێت تا چەند داوای مافەکانی خۆی دەکات تا چەند پەیوەستە بە دەستورەوانێت تا چەند دەتوانێت یاریەکە لە بەرژەوەندی خۆی و هەڵە نەبن دوێنێ و پێرێش نزیکەی 1000 قوتابخانە لەلایەن حکوومەتی چینەوە بە پێ ڕێکەوتنی کە لە ساڵی 2019 لەگەڵ عێراق کراوە بەرامبەر بە نەوت کە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت حکوومەتی عێراقیدا بە وڵاتی چین لە بەرامبەردا ژێرخانی عێراق دروستکاتەوانێ هەنگاوی کردەیی نرات دوێنێ 1000 قوتابخانە لە 15 پارێزگای عێراق دروست دەکرێت لەسەر ئەو بودجەیە، بەڵام دووبارە هەرێمی کوردستانی تێدا نییە و هیچ قوتابخانەیەک لە قوتابخانانە بەر پارێزگاکانی هەرێمی کوردستان ناکەوێت بۆی دروست بکرێت لەسەر و بودجانە. باشە ئەم هەژمارنەکردنی هەرێمی کوردستان لەم پرۆژە گرنگانەیە ئاسایشی خۆراکە دروستکردنی خوێندنگە و قوتابخانەیە کە ئەمەیەکێکە لە شتە سەرەکیەکان لە هەر وڵاتێکدا ئەوستا کە پرسی بودجەش دێتە ئاراوە بە هەمان شێوە دیسانەمەش بێت ترسیەکە دووبارە وەلاخستنی هەرێمی کوردستان لەم پرۆژە استراتیژیانەیە و لەم بابەتە گرنگانی کە پێوەستە بەلایانی داراییەوە چ کاریگەریەک لە ئابووری هەرێمەکە پاشەکشە بە ئابووری هەرێمی کوردستان دەکات چکە هەرێمی کوردستان دەبێت زۆر بە ناچاری
بتوانێت تەنیا بەشی موچە کۆ بکاتەوە لەو بودجەی کە هەیەی یاخود لەو داهاتانی کە لە ناوخۆ لە فرۆشتنی نەوت ئەمەوا مالێ دەکات لە چەند ساڵی داهاتوە دەبینین لە هەرێمی کوردستان بە هەزاران پڕۆژە جێبەجێ ناکرێت قوتابخانە کەمی هەیە نەخۆشخانەکان کەم دەبن واتە دۆخەکە ئەتوانم بڵێن پێچەوانە دەبێتەوانێ کاتێک عێراقیەکان باسییان لە پێشکەوتنی هەرێم دەکرد ئەمجارە پێچوانە دەبێتەوە لە چەند ساڵی ئایندەدا دەبینین عێراق پێشکەوتن بەخۆوە دەبینێ دەتوانێت ژێرخانی ئابوووریەکەی تا ڕادێک بنیاد بنێتەوە هەرێم پاشەکشە دەکات بۆیە حکوومەتی هەرێمە بێت زۆر جددی بێ و زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکات ئەگەر بێت و ڕاستە ئەو دۆخە چەق بەسووی کە هەیە ئێستا بۆ ماوەیەکی کاتی ئەم چەند ساڵی خایاندووە بەڵام لەمە دووار لە پێگەێنانی حکوومەتی نوێ عێراقدا ناکرێ حکوومەتی هەرێم هەر بێمتمانی بنوێنێ هەر بەو جۆرە مامەڵە بکات کە نەوتی خۆمان بۆ خۆمانە و مامەڵە لەگەڵ ئێوە ناکەین واتە لە هەندێک حاڵەتدا دەبێت حکوومەتی هەرێم بچێتە ژێر ئەو بارەوانێ لەگەڵ حکوومەتی عێراق کە داوا دەکرێت کۆمپانیایکی نەوتی لە هەرێمدا بمەزرێنرێ و هەرێم لەگەڵ عێراق بکوێتە ڕێکەوتن یعنی هەنگاوی جددی و باش نراوە هیوادارم ئەمانە فەشەل نهێنێت چکام هەنگاوانە من وای دەبینم لە ڕوا ئابووری و داراییەکەەوە بۆ هەرێم لە قەیرانێک توانم بڵێم لە مسۆگەرکردنی موچە نەجاتی دەبێ واتە حکوومەتی عێراق دەڵێت فرۆشتنی نەوت بە شەفاف بێ لە ڕێو کۆمپانیانەوە بێ کە ئێمە هەڵی دەبژێرین و دواتر ئەو داهاتی کە لە فرۆشتنی نەوت دەستان دەکەوێت بالەبانکێکی معتەبەری نێودەوڵەتی بێ ینی تا ڕادەیەک داواکاریەکانیان واقعیە گونجاوە یاساییە بۆیە حکوومەتی هەرێم دەبێت هەنگاو بنێ هەنگاوی جددی بنێ لەو دۆخەیە واتە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش پێویستیان بە تەواوکاری و هەماهەنگی هەیە لە نێوان خۆیاندا بۆ پرۆسە ئابووری و سیاسیەکان من زۆر سپاس دەکەم کە لەم تەوەری بەڕامکەمان میوان بووی سپاس دووبارە بۆ بەڕێزیات نوزات کە بەڕێزیان مامۆستای زانکۆ بوون و ڕاستەخۆ لە ئستۆدیۆ میوانی من بوون.